بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف المرسلين سيدنا محمد صلى الله عليه وسلم، وعلى آله وأصحابه وأمته أجمعين إلى يوم الدين. مسلمانانی بەڕێز و خۆشەویست، السلام عليكم ورحمة الله وبركاته. يا ربي خوای گەورە تاعەت و عیبادەتی هەموو لایە قبوڵکە إن شاء الله. خوای گەورە وەکو چۆن لە ماڵەکەی خۆیدا کۆبووینەتەوە لە بەهەشتەکەی خۆیدا إن شاء الله ئاوا لە خزمەتی پێغەمبەرە صلى الله عليه وسلم کۆمان کاتەوە. خوای گەورە ڕەنج و مانوبوون و زەحمەتمان بۆ بکە بە ڕەحمەت لە قیامەتە. باسی ئەم عەسرەمان باسی ئەوەیە جاهل و نەزان کێیە؟ گەورەترین دەرد، کوشندەترین دەرد، نەخۆشی لە کۆمەڵگادا دەرد و نەخۆشی جەهل و نەزانی و نەفامیە. ئینسان کە جاهل بێت بە دینەکەی، نەزان بێت بەرامبەر بە خوا نەناسێ، خۆی نەناسێت، خەڵکی نەناسێت، نیعمەتەکانی خوا نەناسێت، نەزانێت چۆن عیبادەت بکات، نەزانێت چۆن تەعامل بکات لەگەڵ خەڵکیە، نەزانێت چۆن بژی، نەزانێت چۆن ڕزق و ڕۆزی حەڵاڵ پێیا بکات، نەزانێت چۆن هەڵس و کەوت بکات، نەزانێت ڕێزی گەورە بگرێ، نەزانێت ڕەحمی هەبێ بەرامبەر بە بچووک. نەزانین دەردێکە زۆر خەتەرە لە کۆمەڵگادا. بۆیە پێشینان وتویانە عرفت الشر لا للشر لتوقيه، ومن لم يعرف الشر وقع فيه. من هەوڵمدا فێری زانینی شەڕ بم، هەوڵمدا شەڕ بناسم، نەک لەبەر خاتری ئەوەی شەڕ بکەم، نا، بەڵکو لتەوەقیه، بۆ ئەوەی بیناسم و خۆم بپارێزم لە شەڕ. چونکە ومن لم يعرف الشر وقع فيه، ئەوەی شەڕ نەناسێت، نەزانێت شەڕ کامەیە، تێیەکەوێ بەڕاستی. با ئێمەش بچینە خزمەتی حەزرەتی عەلی، ئیمامی عەلی کەڕەمە الله وەجهە، پێی بڵێن ئەی ئیمام، ئەی شاری علم، ئەی ئەو زانا گەورەیەی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم شایدی زانایی، شایدی عالمی بۆ یاوی، ئەی وتار بێژەکەی ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم، ئەی باوکی حەسەن و حوسەین، ئەی ئامۆزای پێغەمبەر صلی الله عليه وسلم، ئەی هاوسەری فاتیمەی زەهرا، جاهل کێیە؟ مادام ئەو عالم بووە، مادام ئەو ڕەزای خوای لێبێ زۆر شارەزا و زیرەک بووە، چاک ئەزانێت جاهل کێیە؟ فەرمووی جاهل و نەفامەکان بە حەوت سیفەتا بناسنەوە، ڕەحمەتی خوا لێبێ، بزانە یەکێ لەم حەوت سیفەتە لە خۆتا، لە مناڵتا، لە هاوسەرتا، لە کەسوکارتا، لە دراوسێتا هەیە. ئەم حەوت سیفەتە سیفەتی جاهل و نەفامن. عەلی کەڕەمە الله وەجهە ئەفەرمێ هەر کەسێ ئەم حەوت ڕەوشت و سیفەتەی تیابێ، ئەوە ئیتر بزانن ئەو کەسە نەزانە، نەدانە، جاهلە، نەفامە. دوور بێ لە بەڕێستان. یەکەم فەرمووی جاهل و نەزان بە حەوت سیفەت ئەناسرێنەوە. یەکەمیان ئەمەیە. کامەیە؟ تووڕەبوونی لەسەر هیچ، بەبێ ئەوەی هیچ سەبەبێک هەبێ ئەو کەسە تووڕە ئەبێت، هەڵ ئەچێت. پێغەمبەری صلی الله عليه وسلم فەرموویەتی لا تەغضەب، تووڕە مەبە،
نەرمونیان بە هەڵەشە مەبە تووڕە ئللا پەشیمانە بێتەوە تووڕە لە شەیطانەوەیە تووڕەبوون لە شەیطانەوەیە شەیطانیش لە ئاگر دروست بووە رسول الله صلى الله عليه وسلم فەرمووی کاتێ تووڕە بوون بڕۆن دەستنوێژێ بگرن دەموچاو بشۆن مادام شەیطان تووڕەتانەکە ئاگری شەیطانە کوژێننەوە بۆ هۆی دەستنوێژێکەوە تووڕەبوونتان نامێنێت بۆیە پێغەمبەر صلى الله عليه وسلم ئەو پیاوەی سێ جار پێی وت ئامۆژگاریم بکە هەر فەرمووی تووڕە مەبە لا تەغضەب لا تەغضەب لا تەغضەب تووڕە مەبە کاکە لەسەر خۆ بە ئللا تووڕەبوون پەشیمانبوونەوەی لە دواوەیە بۆیە تووڕەبوونی بەبێهۆ و هەڵچوونی بەبێهۆ صفەتی کێیە مسلمانەکان صفەتی جاهل و نەزانەکانە ئینسانی جاهل لە خۆیەوە تووڕە ئەبێ دووهەم صفەتی جاهل قسەکردن بەبێ سوود قسەکردنی بێهودە قسەکردنی زۆر کەم گوێ ئەگرێ قسەی زۆرەکە ما إن ندمت على السكوت مرة ولكن ندمت على الكلام مرارا لجيانم دا لسر بێدەنگی پەشیمان نەبوومەتەوە کە بێدەنگ بووبم بەڵام چەندین جار لەسەر قسەکردن وتومە ئای خۆزگایە ئەو قسەیەم نەکردایە بۆیە پێشینانی ئێمە هەمیشە گوێیان گرتووە سخەنڕانی پەروەردەیە پیری کوهەن بیەندیشت وانگەه بگوویەت سخەن مەزەن تاتەوانی بگفتار دەم نیکوگویی دەردیرگویی چغەم ئەگەر دیرگویی چغەم قسەکەری پەروەردەی پیاوە کۆنەکان و پیاوە قەدیمەکان هەمیشە بیر ئەکاتەوە جا قسە ئەکا هەرگیسا و هەرگیز قسە فڕێ مەدە قسەی چاک بکە ئەگە درەنگیش بیڵێقەی ناکە قسەکردنی بە بێهودە قسەی زیادکردن من صەمەتە نەجا هەر کەسێ بێدەنگ بوو ڕزگاری بووە هەر کەسێ قسەی زۆر کرد و گوێی کەم گرت ئەوە بزانە ئەو کەسە نەزان و جاهلە سێهەم ئیمامی عەلی فەرمووی سیفەتی جاهل ئەوەیە بەخشینێک لە جێی خۆیدا نەبێت ئەبەخشێت بەڵام جێگە ناگرێت پارە بڵاوە کاتەوە زەرەر ئەکا مەسرف ئەکا هەڵە خەرجە نازانێت چۆن اقتصادیەک بکە نازانێت چۆن ئیدارەی ماڵ و مناڵی بکە نازانێت چۆن معاشەکەی کۆنترۆڵ بکە سەبری بێ لەسەری هەتاوەکو معاشێتەوە نازانێت چۆن ئیدارەی کەسابەتەکەی بکە هەر ڕۆژی ئیشێ ئەکا ئەبەخشێ بەڵام جێگە ناگرێت سەرف ئەکا بەڵام ئەوەی کە سەرفی ئەکات زیاتر لەوەی کە پێیای ئەکا عەینەن خۆمان ئێمە چەندێ سەرف ئەکەین نیو ئەوەنە پێیان ناکەین دایمە قەرزارین وایە وانە ئەوە بەداخەوە ئیمامی عەلیە فەرمی ئەوە و کەسانە نەزان و جاهلن چوارەم ئیمامی عەلی فەرمووی هەر کەسێک هەر شتێک ئارەزووی لێ بوو لە پێش چاوی خەڵکیەوە بیخوات و خواردی ئەو کەسە جاهلە لە پێش چاوی خەڵکیەوە شت مەخۆ شافعی ئەفەرمێ سوێن بەخوا بزانم خواردنەوەی ئاوی سارد زەرەر ئەدا لە شەخسیەت و کەسایەتی و مڕوعەتم ئاوی سارد ناخۆمە لە پێش چاوی خەڵکیاشت خواردن وەکو ئێستا کەباوە داوەتەکە ئەکات و کەبابەکە لێ ئەدا و لە فەیسبووکا بڵاوی ئەکاتەوە عەیب و شوورەیی ئەوەم خوارد و ئەوەمان کرد و لە مەطعەم داوەت بووین و لە پێش چاوی خەڵکیەوە یا ئەم تەلەڤیزیۆنانە ئەم هەموو دیعایە ئەکەن بۆ ئەم خواردنە لە پێش چاوی ڕۆژۆوانەوە و ئازان ئەمە گوناحیان ناگا ئەمە جاهل نین ئەمە جاهلن ئیسلامی پیرۆز فێرمانەکات ئەگە میوەیەکمان کڕی گۆشتێکمان کڕی یا دای پۆشین دراوسەکەمان نەیبینێ کە سوکارمان نەیبینێت یان کە بینی بەشیان بین کە بینی بەشی بە دای پۆشە با کەس نەیبینێت یان کە بینی بەشی بە ئێستا ئەم لە فەیسبووکا بڵاوی ئەکاتەوە نانەخوا کەباب لێ ئەدا و دووکەڵ ئەکات ئەمە بەڕاستی سیفەتی جاهلیە بۆیە فەرمووی هەر شتێک ئارەزووت لێ بوو لە پێش چاوی خەڵکەوە خواردت ئەوە تۆ نەزانی
پێنجەم فەرمووی هەر کەسێ دۆست و دوژمن لە یەک جیا نەکاتەوە ئەوە جاهل و نەفام و نەزانە نەزانێ دۆستی کێیە و نەزانێ دوژمنی کێیە دائیمە بخەڵەتێ ساویلکە بێ خۆش باوەڕ بێ بە قسەی هەموو کەس باوەڕ بکە هەموو کەسێ بە دۆستی خۆی بزانێ عینەن کوردەکەی خۆمان عینەن کوردە داماوەکەی خۆمان فەرمووی ئیمامی عەلی ئەبێ دۆست و دوژمن لە یەک جیا کاتەوە جا ئەو کەسە عالمە بزانێ کێ دڵسۆزیەتی کێ خەمخۆریەتی کێش خەڵەتاندوویەتی کێ درۆی لەگەڵ کردووە کێ فەوتاندوویەتی کێ چاڵی بۆ هەڵکەندووە کێ فرۆشتوویەتی کێ تەسلیمی دوژمنی کردووە بزانێ شوێنی نەکەوێ دۆست و دوژمن لە یەک جیا نەکەیتەوە ئەوە جاهلی برای مسڵمان هەر کەسێک هەیت و هەر پلەپایەکت هەبێت شەشەم فەرمووی هەر کەسێک نهێنی خۆی لای هەموو کەسێ بدرکێنێ ئێوە جاهلە ئەڵێ هەتا وەکو نهێنی لای خۆت بێت کۆنتڕۆڵت وا بەدەستی خۆتەوە بەڵام ئەگەر لای نەفەرە درکاندت تەواوەتە دەرەچێ هەمیشە مامەحەمەیی بۆ ئەەکەی بۆ ئەوەی کە قسە نەکات کاکە خۆت بگرە و باسی مەکە بە ئەوە نەخەفەتبار نەبی نهێنی خۆت نهێنی خەڵکی سرقایم بە گڵ بە گڵ بە پێغەمبەر صلی الله علیه وسلم زۆر نهێنی پارێز بووە زۆر نهێنی پارێز بووە کاتێ ویستی فەتحی مەکە بکە فەتحی مەکە نەیزان ئەبوبەکر پێی نەزانی ئەبوبەکر نەیزانی ئەبوبەکر هەتا دوایی فەرمووی خۆتان حازرکن ئەچین ئیشمانەیە ئەچینە دەرەوە هەموو کەسێ چەک و ئەسلحە و شمشێر و تیر و کەمان و ڕم و ئەسپ و هەموو شتێکی خۆی حازرکە ئەڕۆینە دەرەوە ئەبوبەکری سەدیق نزیکترین کەسی پێغەمبەر صلی الله علیه وسلم نەی ئەزانی بۆ کوێ ئەڕوا فەتحی مەکەشی لە پێش چاو بوو نهێنی پاراستن بۆیە هەر کەسێ نهێنی خۆی درکاند و نهێنی خەڵکی درکاند ئەوە بەڕاستی ئیتر نەفامە حەوتەم خاڵ و کۆتاخاڵی سیفەتی جاهل و نەزان ئیمامی عەلی فەرمووی هەر کەسێک خۆش باوەڕ بوو بە هەموو کەسێک باوەڕی بە هەموو کەسێک کرد ئەوە نەزانە هەموو کەسێک باوەڕی بە هەموو کەسێک کرد ئینسان ئەبێت خەڵک نەیخەڵەتێنێت ئیمامی عومەر فەرمووی ئێمە کەس ناخەڵەتێنین ناژهێڵین خەڵک بمان خەڵەتێنێ ئەوەنە ساویلکە نین ئەوەنە داماو نین ئێمە ئومەتی شێرین شێر ئێمە ئومەتی محەممەدین صلی الله علیه وسلم ئێمە ئومەتی ئازاترین کەسین ئێمە جوانترین دینمان بۆ هاتووە خۆش باوەڕ نین هەموو کەسێ بمان خەڵەتێنێ فێڵمان لێ بکات ئەگەر جارێ فێڵی لێکردین نایەڵێن جاری دووهەم فێڵمان لێ بکات و بمان خەڵەتێنێ کەواتە مسڵمانەکان هەر کەسێ ئەم حەوت سیفەتەی تیا بوو ئەوە بەڕاستی ئەو کەسە نەفامە ئەوە نەزانە ئەوە قازاند و زەرەری خۆی نەزانیوە بۆ هیوایی کە ئینشاء الله خوای گەورە کۆمەکیمان بکە ئێمە دوور بین لە سیفەتی جاهلی و نەفامی ئینشاء الله خوای ڕەحمان پێ بکەیت خوای ئیسلاحی حاڵمان بکەیت خوای دوعاکانمان گیرا بکەیت خوای بەزەی بە حاڵمان نابێتەوە خوای وڵات